ڕاستی ئەگەر گوێت لە منە کاژ لە ئەسڵاو لێ ولا بینەرانی کەناڵی ئەسمانی پەیامدارم لێستەکەوتام لە مزگەوتی خانەقا لێرە مەڕاستیمێک بۆ یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڕێوە ئەچێت لێرە مەڕاستیمەکە ماوەیەکی کەمە دەستی پێکردووە ئێستاکە بە قورئان خوێندن دەست پێکا وەروەها ناوەندی سعادەتی پیرکردنی شاهۆش بە هەمان شێوە مەڕاستیمێکی کاتژمێر 6 سەر لە ئێوارەش بە هەمان شێوە مەڕاستیمێکی دیکە بەڕێوە ئەچێت وار ئەمڕۆ بڕیار وایە لە مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆژەی دۆستانی محەممەد بۆ ساڵی سیانزەیەم ڕابگەیەندرێت و ئەویش پرۆژەکە دەست پێ بکات لێستاکەوتام لە مزگەوتی خانەقا لێرە مەڕاستیم بەڕێوە ئەچێت هاوڵاتیان پێیان خۆشەکە لە ڕێگەی مایکی پەیامەوە پەیامی خۆیان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بنێرن و قسەی دڵی خۆیان بکەن با ئێمە بڕۆین لای هاوڵاتیانە تەفسیر لێرەوە پەیامی ئێوە چییە و پێغەمبەر پەیامی خۆتان پێ تا پیرۆزایی خۆمان لە مسلمانانی جیهان و سلێمانی ژەکەین بە تایبەتی بەڕاستی ڕۆژێکی خۆشە ئەمڕۆ یادی لەدایکبوونی حەزرەتی محەممەد المستەفایە ئەو کەسەی کەوا پەیامی خوای گەورەی هێنا بۆ ئێمە لەبەر ئێمە زۆر خۆشحاڵی. بسم الله الرحمن الرحيم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما كثيرا. پیرۆزبایی خۆمان بۆ گەشت مسلمانانی جیهان و بە تایبەتی لەم مانگە پیرۆزەدا کە مانگی خێر و بەرەکەت و خۆشیە بۆ گەشت مسلمانانێ هیوادارین دڵەکانمان لەم مانگە پیرۆزەدا پاک بێتەوە بە نور و قورئان و خێر و بەرەکەتی ئەم مانگە پیرۆزە هیواداری لەم مانگایە کۆ ببینەوە بۆ خێر و بەرەکەت و خۆشی دۆست پاکانەکەم بەخێر بێنە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. قالوا ولادتي في غمر صلى الله عليه وسلم يعني للروج لدى يكون وابقى كيف لدى يكون شيء كيف خلقتي آدمي كوا خواي قولا هيك لبندكان كالآدم دنياوا كمحمد المصطفى صلى الله عليه وسلم أبيبا خوش كزراني همو آدمي زاد بجفتي وكفن وما أرسلناك إلا رحمة للعالمين لسورة الأنبياء وفضيلة دوري في غمر صلى الله عليه وسلم لهم شبك كان جانا نقل لا يكوى ونزان كألين ولادت يعني بس شكر وشيريني وتيك الله اختلاطنا اشتنا شرعي كاننا اوانيك شرعية بجايبينين لهمو كاتكاني جانت على صدانت خوتنت خواردنت روستنت پرستشت تيك الله نقل خلقه دراوسية هاتشي بيسكاني جانا بجايبني وكب باش قرنتينشت لها مجتزاتك ياما في احتياج دعاء ببيس صلوات الاول والاخره مردوده قبول الاخره اول قرأته بفضيلته شأني في غمر صلى الله عليه وسلم لفظي خوايا والسلام عليكم ورحمه الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم بناي خواي قورومي دبان دعوة كارم أم يادا بيت معي خير وبركات والرحمات بو همو زيانيان پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام رحمت بۆ ئەرز و ئاسمان خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد ئێمە تۆمان نەناردوتە خوارەوە تەنها تۆمان ناردوتە خوارەوە بۆ کە بەڕەحمەت بی بۆ هەموو جیهان بۆ عالەم بۆیە بۆ ناوی خۆم و بە ناوی هەموو مسلمانانەوە داواکارم لە خوای گەورە کە ئەم یادا بەرخۆشە ئەم یادا بەڕێزە لە هەموو لای قبول کردی ئینشەڵڵا خوای گەورە هەموو لای تەمە درێژکا ئینشەڵڵا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلق محمد وآله أجمعين. صلاة بروزبعي لخوم الأيو لسعد مسلمان جيهان كمبروني أم يادة بروزو أميداني داواکانی لە خوای پەروەردگار ئەممان هەمای خێر و خۆشی بۆ خۆمان و گەل و نەتۆ وڵاتمان خوای گەورە بیکاتەمای ڕەوینەوەی ناڕەحەتی و ئاژا و بارەکی لە ناومانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی نمونەیەکی تەواو بووە بۆ گشت مرۆڤایەتی وەکو خوای گەورە خۆیان فەرمێ لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم خوای گەورە منە دەکا بەسەر ئیماندارانە لەسەرێک کە لە نەفسی خۆیان پێغەمبەرێکی بۆ ڕەوانە کردن بۆیە ئومێدەوارین خوای گەورە ئەممان نەکاتە مای خێر و خۆشی و
بۆ هەموو لایەک بۆ بێتە حکمایی ڕەوینەوەی ئازار و ناڕەحەتی و دووبارەکەی بۆ خۆمان و بۆ میلەت و وڵات و گەلمان خوای گەورە لە هەموو لایەکی پیرۆزکا و داواکان لە خوای پەروەردگار هەموو لایەک لەم مانگەیە بێتە هەوێنی خۆشی و خۆشگوزەرانی بۆ میلەت و وڵات و بۆ هەموو لایەکمان ئینشاءالله. والسلام عليكم ورحمة الله وبركاته. بەناوی خوای گەورە و میهرەبان من داوا لە مسلمانان دەکەم کە داوا بکەن لە خوای گەورە خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە ناو دڵەکانیان ناجێگیر ببێت، چونکە ئەگەر خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە ناو دڵەکان ناجێگیر بوو، ئینسان بە هیچ نوعێ ناتوانێت ئەملا ئەولا بکات. جا داوا لە مسلمانانەکەم و ئەم جەژنە بە جەژنێکی پیرۆز و بە جەژنێکی گەورە ئەزانم لە هەموو سەرانسەری مسلمانان و لە جیهان پیرۆز ئەەکەم و زۆر سپاسی ئێوەی شەکەم. کاک جەلال ئەمەیکە گوێبیستی بوون پەیامی بەشێک لە هاوڵاتیان و کێستاکە لە مەراسمێک لە ئەمجێتی خانەقا بەشدارن. ئێمە هەوڵەدەین لە ئایندەدا پەیامی جارتان بۆ بگوازینەوە. زۆر باشە ڕاستی ئەگەر بکرێ بە بەردەوامی دیمەنی ناو مزگەوتەکەشمان بۆ بگوازین، لە ماڵەکەمان بەردەوامە لە شوێنە جیاوازەکانەوە.